مرۆڤەکانمان خۆش بووە. خۆشەویستی چییە؟ نووسەر ئەگنەس دەبێزەنەک، سالم دەبێزەنەک، وەرگەر نەخشین حسێن سادە، بەهجەت سەعیدی. چاپەڕانیمان بابەت کتێبی منداڵان. بە بڕوای ئێوە خۆشەویستی یانی چی؟ بە بڕوای باوکم خۆشەویستی خوێندنەوەی چیرۆکێکە بۆ منداڵەکەی بەر لە خەوتن. چیرۆکێک کە چێژت پێ ببەخشە دەیان و سەدان جار وەی خوێنیت. لە لای دایکم خۆشەویستی سازکردنی ژمە خواردنە بۆ منداڵەکانی هەرچەند زۆریشی لەک بێت و تەندروستی باش نەبێت. بە بڕوای برا گەورەکەم خۆشەویستی یاری تۆپی لەگەڵ من یان هاوڕێکانیدا کاتێک لە یاریکردن بە ماشینەکانی بێتاقەت دەبێت. خۆشەویستی لای خوشکچکۆڵەکان کایی ماڵە باجێنە و سازکردنی چایی بۆ میوانەکانیەتی. هەر بەڕاست مانای خۆشەویستی لای من چییە؟ خۆشەویستی لای من یانی تۆ خۆشی بە دەوروبەریانت ببەخشی و بە میهرەبانیەوە هەڵسوکەوتیان لەگەڵا بکەی. من هەموو بنەماڵەکەم خۆش دەوێت و حەز بە دڵخۆشکردنیان ئەکەم. سەلماندنی خۆشەویستی لە ڕێگا جیاوازەکانەوە بۆ کەسایەتیە جیاوازەکان زۆر گرنگە. مانای خۆشەویستی لای تۆ چییە؟